بله لسر آسایش خوراکی میوانک من هيا دكتور حسين أحمد مصطفى مامۆستای زانکۆی و ئەندامێ سندیکا ئابووریناسێن کوردستانی تو گەلێک بخێرهاتی لە پێشی ئەم دگەل هەوا دەست پێ بکەین ما پاکێجێک هەیە هەفکارێ من حاضر کردە لە دهۆکێ نا دێ ڕاستەوخۆڵ گەلمە بیتن هەفکارێ من چەکدار جەمال لە دهۆکێ لەسەر ئاسایشە خوراکی و کە حکوومەتێکی کردە بۆ کەرتێک کشتتوکاڵی لێ ناوچە دەوڵەمەند چەکدار ئەگەر زانیاریان لەسەر هەوڵێن حکوومەتێ پشتڕاخۆ ئامادە بکەی بدەیەمە ئەس دێ پرسیارێن خۆش میێوانی دەست پێ بکەم دکتور ما مقارنة هەرێما کوردستانت گەل عێراقی کرد کە چ فەرقیەکە مازن هەیە مثلا هەرێما کوردستانê حکوومەت زەڤیا پێشکەشی جوتیارەت کرد ji قەرên wan xۆش dibîtin berhemên wan hawirdey derawe diketin di dem sala bi destê xistina berhemên wan berhemên wan yên dem salê berhemên hawirde qedexe diketin ev hemî ew pirsin evên ku hikûmet li ser şûl diketin bû asayişa xorakî tu van pêngava carê çawa dibînî دەستخۆش بابەتەکە زۆر ڕوونا لە ڕیپۆرتەکانتان بە جوانی تێشکتان خستە سەر لە ڕاستیدا لە ڕوانگەی ئابووریەوە بۆی ئاسایشی خۆراک دەستەبەرکەی کۆمەڵی پێداویستی ئابووری هەیە کە دەبێت زانستانە بیانگریە بەر خۆشبەختانە کابینەین و بە دیاریکراوی ئیشی لەسەر یەک بە یەک ئەم خاڵ و وەکو کۆڵەکەی ئاساسی کردووە یەکێک لەوانە بەرهەم هێنان و وەبەرهێنان لە کەرتی کوشتتوکاڵی تەماشاکە لە سایەی کابینەی نۆیەم سیاسەتێکی دروست پەیڕەوکراوە لە کشتتوکاڵی تەقلیدی لە هەرێمی کوردستانەوە بگوازرێتەوە بۆ کشتتوکاڵێکی جیاواز بۆ نمونە بە درێژایی زەمان تەرکیزی هەرێمی کوردستان و عێراق لەسەر گەنم و جۆ بوو بەڵام لە کوردستان لە میوە لە سەوزەوات لە کێڵگەی بەروبوومی ئاژەڵدالی پەلەوەڕی لەمڕۆدا بارودۆخەکە لە بەروی سیاسەتەکە دروستە هەنگاوەکە دروستە لەوە دەرچووە لە پێزداویستی ناوخۆ بەڵکو ئێستا حکوومەتی هەرێم هەنگاوێکی زیاتری ناو ئەویش دۆزینەوەی بازارە بۆ بەرهەمەکانی کوردستان وەکو بینیمان هەناری کوردستان لە بازاری وڵاتانی ئەوروپا وەکو براندێک پێشکەش دەکرا پەتاتی کوردستان ئەمڕۆ براندە بەناوبانگەکان و مەکدۆناڵدس و ئەوانە پێشبڕکەی لەسەر دەکەن بازاری کەندا و تقریبەن پەتاتی کوردستان خەریکە کۆنتترۆلی دەکات ئەمانە هەمویان ئەنجامی سیاسەتێکی دروستن خاڵێکی کە پاڵپشتی سیاسەتی دروست دەکا کە ئاسایشی خۆراک مسۆگەرکەی ئەویش بە مۆدێرکردنی کشتتوکاڵە وەکو سیستەمی ئاودێری پێشکەوتوو کە بەداخەوە ئێستا لە عێراق بەتایبەت لە شەر جۆگە لەو ئەوانە ئەوە دەکەن چارەسەری نوێ کۆگای سارکردنەوە کۆگای خەزنکردن کە زیانی لێ نەکەوێتە ئەو کاتەی بەپێی سیاسەتێکی دروست هاوسنگێک لە بازاردا دروستکەی خستنە ڕوو خواست ئەمانە یەکسانکەی لە هەموو ئەمانە گرنگتر هەنگاوێکەیە ئەویش پاڵپشتی ژێرخانیە پاڵپشتی ژێرخانی گۆڕینی کواڵەتی خاکێکی بەپیتر تۆ کاتێکە ئاو گل دەدەیەوە پرۆژەی استراتیژی ئەوە دەکەی ئەوی هەرێمی کوردستان کابینەی نۆکردی شتێکە لە زۆر وڵاتان نەکراوە وێنەی نەبووە ئەو هەموو بەندا و پۆند و گلدانەوەی ئاوا ئەمە دەزانی با من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە کاتێک کە تۆ وەکو دەوڵەت وەکو حکوومەت پارەت هەیە وەبەرهێنان دەکەی تۆ ئیداری سەرمایەکەت کردووە کە هەتە و نایکەی تۆ فرسەتێکی گەورەت لە دەستداوە بەڵام کەنیتە و لە قەیراندایە و پرۆژەی استراتیژی دەکەی واتە تۆ عەقڵێکی استراتیژیت لە حکوومەتەکە هەیە واتە تۆ پێشەنگی پێش زەمانەکەی خۆت کەوتووی هەموو ئەو گرفتانت دەرباز کردوون خۆشبەختانە ئەمە لە کوردستان لە قۆناغی کورتێنانی دەرامەتداین بەڵام پرۆژەی استراتیژیمان هەیە ئەمە پێمان دەڵێ ئێمە پێشەنگین حکوومەتەکەمان پێشەنگە حەقە هەموو ئەکادیمیستان شانازی پێوە بکەن شرۆڤەیکەن توێژینەوە لەبارەوە بکەن چکە وێنەی نەبووە دەگمەنە تۆ بەو هەموو پرۆژە و ئەو فترەی ڕابردوو هەر بینەری ڕاستە خۆی کردنەوەی پرۆژە لە دوای پرۆژە بوون هەموو ئەو پرۆژانەش استراتیژین تۆ ناتوانی بەتەنها بە پاڵپشتی جوتیاران ئەم ئاساییشە بەدەستبێنی ئەگەر تۆڕی خۆراک و گواستنەوە پاڵپشتی خۆراکیت نەبێ کەویش بە یەکەوە گرایدانی تۆڕێکی ڕێگای خێرای سەردەما خۆشبەختانەوەی لە کوردستان دەبین ڕێگاوبانێکی سەردەما پردا ئەمانە هەموو کراون جا دکتۆر وا بزانم دڵت پڕادەتەوێت زۆر بڵێ لەسەران بابەتە کە بەڕاستیش هەنگاوی زۆر گرنگ نراون اینجا با بچینە دهۆک بزانین لەوێ چی کراوە اینجا دەگەڕێنینەوە جەنابی دکتۆر مەسەلەی خانووی پلاستیکیە پێدانی زەویە لێخۆشبوونی قەرە پاڵپشتیکردنی بەرهەمی جوتیارانە و هەناردەکردنی لە بوو دەرەوە ئەمانە هەموو ئەو بابەتانن کە حکوومەت
داوێ ئاسایشی خوراک لەم وڵاتە بەرقەرار بکە ئیتر هیچ پێویستیمان بە دەرەوە نەبێ لە هەمان کاتیش ئێمە چاومان لێیە کە کوردستان ببێتە سەبەتەیەکی خوراک لە بوو عێراق و ئەم ناوچەیە بەگشتی ئایا ئێمە هەنگاو لە بوو ئەو ئامانجە بە شێوەیەکی تەندروست دەهاوێژین؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمە بابەتێکی زۆر گرنگە بڵێ زیاد ینی لە ئاستێکە لە ئاستی ستانداردی نێودەوڵەتی بەرزتر بێ نزمتر نییە لە دنیادا پێشخستنی ئەم کارتانە بەتابەت کەرتی کشتتوکاڵی پشت بە سیاسەتی پێشبڕکێ دەبەستێ بۆ نمونە لە تورکیای دراوسێمان کە لەو بوارە پێشکەوتویە پاڵپشتی نییە پێدانی قەرزێکە کە فائیدەیەکی زۆر گەورەی دەستە سەرێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەندین باددەیان کۆمپانیا و پرۆژەی کشتتوکاڵی شکستیان هێناوە لەبەر ئەو فائیدە زۆرە بەڵام لە هەرێمی کوردستان تەواو پێچەوانەیە سیاسەتی پاڵپشتیەکی زۆر ناوازەیە یعنی تو قەرزم پێداوی ئەگەر نەک فائیدەکەت لێ وەرناگرمەوە سەدا 15 ئەسڵی قەرزەکەشت لێ خۆش دەبم مامە تەبەن زۆر شتێکی هەنگاوەکان تەندروستن بەڵێ 100% تۆ تەماشاکە ئەم پرۆژەی کە لە خۆشببختانە ئەمڕۆکراوەتەوە لە راپۆرتەکە پیشاندرا پرۆژەیەکی ئاژەڵداری سەردەمیانەیە لەسەر بنەمای دوو بەرهەمی شیرەمەنی ناوخۆیە و گۆشتە ئەمە چ دەکات سێ فائیدەی گەورەی هەیە کە چالاکی بۆ کەرتە ئابوووریەکان بەرهەم دێنێ یەک دابین دروستکردنی هەلی کارە کە گەنجان دەرچوانی زانکۆکان بە تایبەت ئەوانەی کە لە کۆلیژە کشتتوکاڵیەکانیش دەکەن دەتوانن لەوێ هەلی کاریان هەبێ دەورانی پارە زامنی ئەوە دەکات کە پارەی قڕس دۆلارت نەچێتە دەرەوە ئەکا مەشتێکی زۆر باشە ئەم دۆلارە لە ناوخۆی کوردستان هاتچۆی پێ بکرێ دەورانی پارە بکە و لە هەمووشی گرنگتر براندی ناوخۆی گەشەی پێ دەکرێت ینی چەند خۆشە کاڵەکانی سەلاجەکانمان یا مەتبەخەکانمان کردەوە بەیانیان دروستکراوی کوردستانە مەوید ئین کوردستان ئەوە دروستکراوی بەروبوومی کوردستان ئەمە زۆر خۆشە ئەم براندینگە هەستێکی غروریەتێکی نیشتیمانی تەندروستت بۆ دروست دەکات ئێمە وڵاتین ئێمە حکوومەتمان هەیە ئێمە داو دەستگامان هەیە اینجانێک تەنیا لە کوردستان بەڵکو بوو یەکەم جار بوو لە مێژووی کوردستان بەرهەمی جوتیارانی کوردستان چوو بازارەکانی جیهان بازارەکانی کەندا و بوو نمونە ئەوڕۆکە زیاتر لە 100 تۆن پەتاتای کوردستان چوونەتە ئیمارات ئانکو بە کورتی مختصری مەکدۆناڵدز عاشقی پەتاتای کوردستان بووە ڕاستە تۆ با هەنێ نمونە بێنینەوە حەقی خۆی پێ بدەین ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێم لەسەری هەمووانەوە ڕێزار سەرۆک مەسرور بارزانی پێویستی بە ئەوەی ئێمە نییە چونکە بەڕاستی بەکردار سەلماندی کاتێک کە میوانێکی بیانی دێ براندێکی هەناری کوردستانی پێشکەش دەکات ئەمە پاڵپشتیە ئەمە پاڵپشتیە لەو ساڵانەی ڕابردوو سەرۆک وەزیرانی کەنەدا جووتێ گۆرەی و ڕەنگاو ڕەنگی هەندێک لەسەریان نووسی دەرکەوتی وەبرهێنێک یان ستارت ئەپێک ئەوانی کە تازە پرۆژەی دروست دەکەن پاڵپشتی لێ دەکات ئەمانە هەنگاوی ئەگەر چی سیمبولیش بن هەنگاوی تەندروستن هەنگاوی دروستن لەبیرمان نەچێکە حکوومەتی هەرێم پاڵپشتێکی کە هەیە لە چوارچێوەی ئەوانەی کە کۆڵەکەی ئەساسین ئەویش چۆنیەتی کاتێک کە بەرهەمی ناوخۆیم کەمە ڕێگە دەدەم بەرهەم لە دەوروبەر بێ بەڵامە کە بەرهەمی خۆم پێگەیشت دەواازەکان دادەخەم ئەمە یەکێکە لە سیاسەتە دروستەکان لە ڕاستیدا ئیمان خان ئەمەی ئەمڕۆ لە کوردستان ڕوودەدا لە سیاسەتی تەندروستی ئاسایشی خۆراک دەرچووە لەوە چۆتە قۆناغی پەرەپێدانی ئابووری چۆتە قۆناغی ئابوووریەکی تەندروست لەسەر بنەمای کشتتوکاڵی جۆرا و جۆرکردنی ئابووری سەرچاوەکانی داهات کە بەرەو ئابوووریەکی تۆکمە دەچین ڕاستە ئێمە قەیرانی زۆر بە زۆرمان بۆ دروست بوو پلانەکانی ئێمەی پاشخست ئەمە واقعە لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی نیشتیمانی لە بەغدا لە ئەنجامی ئەوەی لەبری ئەوەی وەکو سەبەتەیەکی خۆراک یاخود ناوچەیەکی گونجاو بۆ کۆمەڵگەیەکی ئابووری بازرگانی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستان سیرکە بەردەوام گرفتی بۆ دروستکراوە بەڵام ئیرادەی ئێمە ئەو استراتیژەی کە حکوومەت ئیشی لەسەر کردووە ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان باوەڕی پێێتی پێم وایە ناوەسێنرێ مەسەلە ئەگە مقارنەی عێراق و هەرێما کوردستان بکەین ئەرد و عسمانی فەرقە مەسەلەن لە عێراق حکوومەت هیچ گرنگی بەو کەرتەی نادا تا بێت وشکانیە تا بێت خەڵک کوچ دەکا لەگەڵ ئەم کوچکردنە قەیران دروستە بێ قەیرانی بێکاریە کێشەیە بەکارهێنانی مادەی هوشبەرە لەلایەن گەنجانەوە سەکافە سوکانیە دروست ئەبێ
اینجا ئەمانە هەموو ئەو بابەتەن کە عێراق وەکو ئەوەی بڵێ بەهار بەهاراوایە و هیچ کێشەیەکی نییە لەم بابەتەوە. بەڵام لە کوردستان ئەگەر تەماشەیەکی بکەی لە سەدا 1.8 بەرهەمی کشت و کاڵ بەرز بووە بوو 117 بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆرە. اینجا ئەم فەرقی جیاوازیە کە عێراق جگە لە نەفت هیچی نییە و هەرێمی کوردستان بەر بە هەمە چەشنکردنی سەرچاوی ئابووری داڕوا ئێوە چۆن دەبینن؟ لە ئەمە بابەتێکی گرینگە. من گوتم ئەگەر سیاسەتێکی نیشتیمانی هەبێ، ئەگەر دیدگایەک هەبێ بۆ نیشتیمانسازی هەرێمی کوردستان وەکو خاڵێکی بەهێزی هەموو عێراق سیرکەن، ئەو بارودۆخەکە دەگۆڕێت. تۆ تەماشاکە مەترسی گەورە کۆمەڵی بابەتت باسکردن. یەکێک لە مەترسیە گەورەکان وشکبوون بە بیابانبوونی بەشێکی عێراقا. ئەگەر سیاسەتێکی تەندروست لە بەغدا پەیڕۆ بکرێ، دەبێت گەورەترین پاڵپشتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکەن بۆی بەڕێوەبردنێکی سەردەمیانەی ئاوکە لە هەرێم دەستی پێ کردووە پشگیری لە بکەن. دەبێ کار بکەن کە کوردستان نەک هەر ناوەندێکی چالاکی کشت و کاڵی بێ، ناوەندێکی بەهێزی بازرگانی بێ. چونکە ئاو هەوای کوردستان، تەبیعەتی کوردستان، جێگیری سیاسی کوردستان، پێکهاتەی کۆمەڵاتی کوردستان وایە کە تێیدا ئابووری هەموو عێراق گەشە دەکات. بەڵام بەداخەوە تەمەنا دەکەین کە دەسەڵاتداران لە بەغدا بەو ڕاستیە بگەن کە بەهێزی هەرێمی کوردستان بەهێزی هەموو عێراقا. چکە 2000 چارەنووسی ئێمە لەگەڵ بەغدا ئێمە دەوڵەتێکی سربەخۆمان نییە کە هەشمان بێ ئێمە قوڵای استراتیژیمان لە بەغدا و وەکو دەتوانین وەکو بۆ 100 ساڵ وەکو دۆست بمێنینەوە. تەمەنای ئەوە دەکەین کە هەنگاوەکان وەکو هەرێمی کوردستان تەواوکەری یەکتر بن، بەڵام بەدەخەوە ئاماژەیەکی دروست نییە لەبەرەوەی تا ئێستا سیاسەتێکی ڕوونی ئابووری بەغدانیەتی، تا ئێستا بەداخەوە میلیشیا و پشکێن و ئەمەزاڵە بە پێچەوانەی ئەوەی کە لە کوردستان هەموو ئەم پرۆژانەی دەکرێن. زۆر سپاسیەتت دکتۆر حوسێن. پرۆژەی مبالەغە نیە، دەوڵەتانی دەوروبەرمان لە ماوەی ساڵانێکی زۆر دوور و درێژ بەقەدەر ئەم 4 ساڵ 5 ساڵی کابینەی نوێم نیان کردووە. گەلێک سپاسیەتت کەم دکتۆر حوسێن ئەحمەد، مستەفا مامۆستای زانکۆی و ئەندامی سەندیکا ئابووری ناسێن کوردستانەیە بەخێر بێی سەرچاوە. سپاس بە جەنابتان.